بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ باسی ڕۆژ لە پارێزگای دهۆکەوە پێشکەش دەکرێت بەو پێی کە ئەمڕۆ کۆنفرانسی قەیرانەکانی ئاوەرە و پەنابەران لە شاری دهۆک بەڕێوە چووە سبەش بەردەوامی دەبێت. دیارە لەم کۆنفرانسەدا باز لە کێشە و گرفتەکانی ئاوەرە و پەنابەران کراوە کە هاتوونەتە هەرێمی کوردستان. قسەی زۆر لەسەر ئاوەرەکان کرا بەو پێیکە کوردستان 24 وەکو سپۆنسەر کۆنفرانسەکەی بەڕێوە دەبرد لە نزیکەوە ئاگاداری پانێڵەکانی ئەم کۆنفرانسە بووین. دیارە بە زۆری بازدەوە دەکرا کە کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەروە حکوومەتی عێراق بە شێوەیەک لە شێوەکان کێشە و گرفتەکانی ئاوەرەکانیان پشتگوێخستووە. ئەوەی بۆتە خەمخۆری سەرەکی ئاوەرەکان بە تایبەت لەم قەیرانانەی کە هەرێمی کوردستان پێیدا تێپەڕ دەبێ حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نێو شاری دهۆک لە هۆڵی کۆنفرانسەکە دکتۆر فەرهاد ئەمین پارێزگاری دهۆک لەگەڵمانە، هەروەها دکتۆر دلاوەر ئاژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا ئەویش میوانمان دەبێت. سەرەتا بە خێرهاتنی میوانەکانم دەکەم، پێم باشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. دکتۆر فەرهاد، ئێوە وەکو پارێزگاری دهۆک پێم باشە هەر لەو کاتەوەی ئاوەرەکان پەنابەران ڕویان لە پارێزگای دهۆک کردووە، بۆ پێی زۆربەی ئاوەرەکان ڕویان لە سنووری پارێزگای دهۆک کردووە، ئەو زیانانەی بەر ئیدارەی پارێزگای دهۆک کەوتووە چی بووە و چەند بووە؟ بەڵێ گەلێک سپاس، ڕێز و سڵاو بۆ بینەرێن کەی کوردستان 24 و ڕێز و سڵاو بۆ کاک دلاوەرژی و سپاسیاویتیان کۆ ئامادە بووی ئەوڕۆ پڕاستی گەلمەدا. پڕاستی زەرەرێن هەرێما کوردستانە پڕەنگێکی گشتی زەرەرێن زۆر بووینە، تایبەتی زەرەرێن ئابووری و دارایی و بازرگانی و بەرهێنان و حتا دوماهێکی ئەمزانین ژی ژیانە ئەڤرۆ دنیای ئابوور و بازرگانی و بەرهێنان و پارە ڕۆڵێکی گەلێکی مەزن گێڕیتن وڵاتی دنیای سەرڤێ ئاوا بووینە. هەرێما کوردستانش ڕەوشێکا گەلێکا باش، ئابوورێکی باش و بەرهێنانێکا باش، پێشڤەچوونێکا باش، 10 ساڵت بوریدا قۆناغێکا باش بوو یا زێڕین بوو، ڕاستەوخۆ کەفتە قەیرانێکا گەلێکا مەزن یا دارایی، ژمارەکە زۆرە ئاوارە، شەڕێکی نەخۆش گەل تیرۆریستێن داعش و بێگومان پارێزگەها دهۆکێژی بەشێکی گرنگ بۆ شوێ زەرەرێ. حکمێ جغرافیا پارێزگەها دهۆکێ، حکمێ کارەساتا شنگارێ، حکمێ نێزیکیە پارێزگەها دهۆکێ بۆ میسلێ و بەشێک بۆش پارێزگەها میسلێ حتا بەری 47 ساڵە مەسەلەن قەزایەک بۆ سەر پارێزگەها نەینەوە بە ساڵە 69. ئەvê هەمیە وەلێ کرد و دهۆک زەرەرێکا مەزن ببینیت. زۆر جار باس جەنابی پارێزگار زۆر جار باس ینی لە زیانەکان دەکرێت لە ڕووی داراییەوە بە تایبەت، بەڵام ئامار نییە. بەڵام بۆ یەکەم جار ئەمڕۆ وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە بۆ هەر ساڵێک ملیارێک و 800 ملیۆن دۆلار خەرجی ئاوەرەکان بووە. پێتان وایە پشکی پارێزگای دهۆک لەم خەرجیانە چەند بووە؟ بەڵێ پڕاستی ما هەندێک نمونە ئەڤرۆت پەناڵی سپێدێدا یەکەم پەناڵمە بەحەس لێکردن. بۆ نمونە ساڵانە احتیمالە ڕێڤەبەریە گشتی یا کارە بۆ دهۆکێ ئەو حسابات و ژمێریاریت هاتی نەکردن نزیکی 200 ملیۆن دلارە بەس زەرەرمەندیە حکومەتە هەرێما کوردستانی کارە بۆ مەبەستا مە زەرەرمەندیە، یعنی ئەو مەسرەفێ تێتەکردن کارە بێ، دابینکردنا فیولێ، دروستکردنا محەتەی کارە بێ، دابەشکردناوێ، نەوەلگرتنا پارەی، سەختبێریکردن ئەڤە هەمی. بۆ نمونە هەروەسا ساخلەمی ئەگەر تو حساب کەی ئەو خەلکی قەستا خەستەخانە و نەخۆشخانێت پارێزگەها دهۆکێ کری ژمارەوە ملیۆنایە. ئەگەر هەر کەسێکیش ڤات و 5 دلارە ئان 10 دلارە مەسرەفی ویش لای حکومەتی و بۆ دابینکێ ئەڤە دەبنە دەهان ئەم سەدان ملیۆن دلار. و هەر بابەتێکی دی بۆ نمونە ئەو مەسرەفی کەمپا هاتیەکردن ئەو مەسرەفی پۆلیس و دام و دەستگیر خەرجەکان زێدە زۆرن. دەچمە لای دکتۆر دلاوەر. دکتۆر دلاوەر بۆ پێی ئێوە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن لە یەکێتی ئەوروپا و خەمی ئاوەرەکان، کێشەی ئاوەرەکان
ئەوەندە کەم نییە بە تەنیا حکوومەتی هەرێمی کوردستان خەمەکە لە ئەستۆ بگرێ. بۆچی یەکێتی ئەوروپا تاوەکو ئێستا هەرچەندە لە ڕووی میدیاییەوە سۆزێک هەیە لەگەڵ کێشە و گرفتەکانی ئاوەرەکان، بەڵام لە ڕووی پراکتیکیەوە هاوکاریەکی باشی ئاوەرەکان ناکە. زۆر سپاس پێشوشی سلااوڕێزم بۆ بینەرانی بەڕێز بۆ پێشمەری قارەمانەکان، سپاس بۆ ئۆپن تینگ تانک و بۆ کوردستان 24 بۆ دەرفەتە و سپاس بۆ جەنابی پارێزگاریش. لە بیداتی دەستپێکی هاتنی ئاوارەکان بۆ هەرێمی کوردستان پێش ئەوەی کە داعش هێرش بێنتە سەر هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆوە لە دوای داگیرکردنی مووسڵ ئێمە وە پێش ئەوەش لە کاتی هاتنی پەنابەرانی سووریا بۆ هەرێمی کوردستان ئێمە کوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان هاتینە سەرخەت و لەگەڵ بەرپرسانی یەکێتی ئەوروپا لەگەڵ ئەو لایەنانەی کە پەیوەستن بە پرسی پەنابەران و ئاوارە و ئەوانە و جگەل لەوەش لەگەڵ پەرلەمانی ئەوروپاش لە گفتوگۆدا بووین بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان ئەو کاتە هەستمان بەوە دەکرد کە زۆرتر باسی ئەو وڵاتانی ترا وەکو تورکیا وەکو ئوردن وەکو لوبنان کە ڕێژەیەکی پەنابەران لە خۆگرتووە زۆر باسی هەرێمی کوردستان نەدەکرا. ترکەتینە جموجۆل بەوەی ئەو پەیامیان پێ بگەینین بە گەیاندنی زانیاری و داتاکانی کە لە بەردەستمان بوو و سەرنجان ڕابژێشین بۆ ئەو پرسا جگەل لەوە هەوڵمان دەکا دەرفەت بڕاستێنین بۆی ئەوان خوان بێن سەردانی هەرێمی کوردستان بکەن لە نزیکەوە لەگەڵ بەرپرسانی خۆمان کۆبنەوە و خەڵکەکەش ینی ناساندنی کێشە و گرفتەکانی ئاوارەکان بڵاوکردنەوەی کێشە و گرفتەکانی ئاوارەکان ئەوەندە شتێکی زەحمەت نەبووە کە لە ڕێگای نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداوە بە یەکێتی ئەوروپا بگەیندرێ لە کاتێکدا ینی میدیاکان ئەوە دەخەنە ڕووکە کێشە و گرفتی ئاوەرەکان و پەنابەران. مەسەلەی میدیا ڕاستەوە و زانیاری دەگەێنی بەڵام ئەوەی کە داواکاری فەرمیە تو بەناوی حکوومەتی هەرێمی کوردستان دەکە یا بەناوی حکوومەتی ڕادێکەی جیاوازە ئەو کاتە دەجستە قالبەکی فەرمی کە تۆ داوای فەرمیان لێ بکەی بەداخەوە دەتوانم بڵێم حکوومەتی عێراق لە دەستپێکیشدا ئەو هەوڵەی نەداوەکو پێویست کە دەبا بیداوە و پرسەکە گەڕاو بۆ سەرشانی وێنەرایەتە بەڵێ بزەبت کە سەرشانی ئێمە خۆشبەختانە توانیمان ینی بە هەموو هەوڵی هەموو لایەک وا بکەین کە یەکێتی ئەوروپا لە دەستپێکدا ئۆفیسی یارمەتی مرۆڤی خۆی لە هەولێر بکاتەوە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی فەرمی و ئەو ئۆفیسە ئێستا دەست بەکارە و بەردەوامە لە چاڵاشەکانی یەک لە کێشەکانی کە زۆرجار لە میدیاکان ڕەنگە وەکو بابەتێک نەبیندرێت کە یەکێتی ئەوروپا یارمەتی هەرێمی کوردستان دەدادیانە ئەوەیە کە بڕیارەکانی یەکێتی ئەوروپا هاوکاریەکانی یەکێتی ئەوروپا ڕاستە و خۆ ڕادستی حکوومەتی هەرێمی کوردستان ناکرێت ڕادستی حکوومەتی بەغداژ ناکرێت بەڵکو ڕادستی ئەو ڕێکخراوانی سەربەرێتیەکان دەکرێت. ئامارتان لە بەردەستە هاوکاریەکانی یەکێتی ئەوروپا بۆ ئاوەرەکان چەندە؟ هیچ ژمارەێک لە بەردەستی ئێوەدایە؟ یەکێتی ئەوروپا ئەوەش حەزەکەم ئاماژی پێ بکەم کەمە باسی پەنابەر و ئاوارە دەکەین ئەوە دوو پرسی زۆر لەگجارە ینی مەسەلەی پێناسەکردنی ئاوارە لەگەڵ پەنابەر زۆر جیاوازیە ئەو مافانەی کە هەنا لایەن هۆکارەکە بۆ داعش دەگەڕێتەوە کە بەڵام بە پێی ڕێکەوتنەوە دەوڵەتیەکان بە پێی کۆنڤانسیۆنی ژنێڤ ئەرکی سەرچی بە پیرۆهاتنی ئاوارەکان لە ئەستۆی حکوومەتی ناوەندە نەک کۆمەلگانی دەوڵەتی ئەو وڵاتانی کە واژۆی کۆنڤانسیۆنی ژنێڤیان کردو بۆ مەسەلەی پەنابەران کردویانە بۆی ئەمە دەتوانین زۆرتر لەو بەپێی ئەو ڕێکەوتنە لەسەر پرسی هاتنی پەنابەرە سوورەکان زۆرتر ئەو کارتە بەکاربێنین ئەوی تر بەغدا دەبا بۆ ئەرکانسابە کە هەر نەستاوە ئێستاش هەمان پرسیار دەکەم و ژمارەیەکەیە بڵێ ئامارەکەیە و ئەوەی کە ئاخر کۆبوونەوەی کە لە UN کرا کۆمیسارای یەکێتی ئەوروپا بۆ یارمەتی مرۆڤی لەو کاتە لەگەڵ وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا بڕیاریاندا کە نزیکی 193 میلیۆن یورۆ تەرخان بکەن کۆ بکەنەوە کە بڕیار دەدرێمە بەس ئەوەی نێکە ئەو پارەی ئامادەیە و مەبلەغ ئامادەیە بەڵام داوا دەکرێت لە وڵاتانی ئەندام کە ئەو مەبلەغا کۆ بکرێتەوە بەڵام بەپێی ئەو خەرجانەی کە لە ئاوارە و پەنابەران سەرف دەکرێت پێم وایە پارەیەکی ئەوەندە زۆر نەبێت کە ینی لە ئاستی پێویستدا بێ. دکتۆر فەرهاد دەگەڕێمەوە لای بەڕێستان ینی من لە کۆنفرانسەکە گوێبیستی ئەوە بووم کە گلەی زۆر لە حکوومەتی بەغدا دەکرێت لە حکوومەتی ناوەند دەکرێت کە خەمخۆری سەرەکی ئەو گرفتانە نەبووە بە تایبەت بۆ ئاوارەکان لە تەواوی هەرێمی کوردستان. پێتان وایە
بۆچی حکوومەتی عێراق لە بەرامبەر هاوڵاتی خۆی لە بەرامبەر خەڵکی پارێزگای نینەوە و ناوچەکانی دیکە ئەوەندە بێخەمە؟ خۆی ینی ڕەهەندی ئەم بابەتە زۆرە، ینی احتیمالە زۆربەی وان ئاواران سنی بن، حکوومەتەکە شیعەیە لە بەغدا پێیان باش بێ، هەندێک جاران احتیمالە پێخۆش بیتن ئەف بارگرانیە لەسەر هەرێما کوردستانێژی دروست بوو، چونکو 1.5 ملیۆن کەسێن غەریب بێنێت هەرێمێدا مەترسیەکە ئەمنیە کەواتە سیاسیە، ینی ڕەهەندێکی سیاسیە، ڕەهەندێکی احتیمالە قەیرانی دارایی لە عێراق خۆی حکومەت پێی نەکرێ ئەمە بکات، ڕەهەندێکی تر احتیمالە لەسەر ئاستی وەزاراتە وەزیرێک مەسەلەن مشکلەیەکی لەگە هەرێمی کوردستان هەیە نایکات، ئەمە هەمووی بەڕاستی ینی مەفروزە معالەجەی بکرێت لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێکی تر تەعاملیان لەگەڵ کردبا لە بیدایەت، چونکە ئەم 1.5 ملیۆن کەسە ئەگەر بەشە بودجەی ئەوان حسابکەی بە ملیارات دلار دەکات ساڵانە بۆ ئەو خەلکانە دانراوە، ینی بۆ کارەبا و بۆ ئاو و بۆ سەحە و بۆ بەلەدیات و بەڵام ئەو خەلکانە نەماونن لە نەر مووسڵ نە لە مەسەلەن تەلعفر. ئەگەر ئەرکی سەرەکی دابینکردنی خزمەتگوزاری بۆ ئاوارەکان حکوومەتی ناوەند بێ، بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە خەمخۆری سەرەکی ئاوارەکان لە کاتێکدا فەرمانبەرانی هەرێمەکەی موچەیان نییە؟ کامەران ئەگەر تو سەحکێ باڤاریا احتیمالە کاک دلاوەر باشتر بزانێتن ئەڵمانیا باڤاریا لە ئەڵمانیا چونکە ڕێگا بۆ پەنابەران باڤاریا بووە، هەر وەختێ ئەم فشارە زۆر بووە پێی نەکراوە، حکوومەتی ئەڵمانی مەجبور بووە بە گۆڕەی قانونی ئەڵمانی حکوومەتی فدرالی یارمەتی ئەم هەرێمە بدات و بەشێکی زیاتر پارەی بوو دابیم کەتیان ئەو پەنابەرانە تەحویلکە بوو هەرێمی تر و بۆ شوێنی تر. ئەمە لە هەموو وڵاتێک وایە، ینی کە خەڵکێک لە شوێنێک ڕاکە بۆ شوێنێکی تر حکوومەتی مەرکەزی حکوومەتی فدرالی دەبێت بە پەنای ئەو هەرێمە ئەو پارێزگا و شارە بچێ، ینی شتێکی زۆر بەدیهیە لە ئەمریکا بۆ نمونە کە فەیەزانێک لە مەسەن ویلایەتێکی وەکو نیو ئۆرلینز چێ بێت حکوومەتی فدرالی ئەمریکا ئۆبامای خۆ ئەچێ پارەی بوو ئەبە دابینی ئەکە دەبێ بکە، ئەمە نەکراوە استیغلالیان کردووە وەزعەکە بۆ ئەوەی فشار زیاتر لەسەر هەرێمی کوردستان کا کامەرە. من بەڕێیم من لەوێ باسم نەکرد وەلەو ئێستا ئیعلامە زیاتر خەڵکەم شتی زۆر باشیشی هەیە، شتی پۆزیتیڤیشی هەیە. ئەمە بۆ نمونە ئێمە ڕۆیەکی زۆر شارستانی و جوان و ئینسانی بە دنیاماندا، سەرەڕای ئەمە حکوومەتی عێراق بودجەی ئێمەی بڕیوە محارەبەمان دەکەت. من بەڕێی منی شەخصی هاتنی داعش بۆ مووسڵیش پلانێکی تر بوو تا ڕادەیەک حکوومەتی عێراق بە تایبەتی مالکی دەستی تێدا هەبوو بۆ ئەوەی تهدیدێکی ئەمنی لەسەر کوردستان دروستکە. فعلەن بەدەستیشی هات، ینی تهدیدێکی ئەمنی گەورە لەسەر کوردستان دروست کرد لە مووسڵ بە تایبەتی لەسەر هەولێر و دهۆک تا ئێستا شێمە ناتوانین ڕزگارمان بێت. ئابوورەی کوردستان زۆر زەرەرمەند بوو، بازرگانی خەڵک تاکە کەس شەهیدێکی زۆرماندا، داعشی هێنا سەر حدودی هەرێمی کوردستان 1700 پێشمەرگەی قارەمانمان لەدەستدا. لەبەرەوە ئەمە بەڕێی من ینی دەبێت بە شێوەیەکی تر دیراسە بکرێت. بەڵام پێ دوایە مەسجی هەرێمی کوردستان بۆ پێکاتەی سونە کە بە تایبەت بەڕێستان ئاماژەی پێوە دەکەن، ینی گەیشت بێت لەوەی کورد لە خەمی واندایە و هەوڵ دەدا کێشەی وان ببێت بە کێشەی هەرێمی کوردستان بە تایبەتش کۆمەڵگەی نێودەوڵەتی. کامەران زۆر گۆڕاوە. ئێستا مەسەلەن من زۆر جار پارێزگای پێشووی مووسڵ ئەبێنم، ئەوەی ئێستا ئەبێنم ئەندام پەرلەمانی ئەم دەورە و دەورەی پێشووی کە پێکەوە بووین بەڕێز وسامە نجێفین بینیوە گۆڕاوە زۆر. سونە بیر و بۆچوونی بەرامبەر کورد زۆر گۆڕاوە لە ئەمبار لە تکریت لە مووسڵ لە هەمووش. من ناڵێم هەموویان بووینە دۆستی کورد و حەزیان لە کووردە، بەڵام سەرکردەکان بیر و بۆچوونیان زۆر گۆڕاوە، بۆیان دیار بوو کە کورد ملەتێکە حەق دینیە وەکو ئینسان تەماشایان دەکات. بەڕاستیش وەکو باسم کرد پێویست بوو ئێمە
وەکو حکوومەتی هەرێمی کوردستان استیفادە لەو ژمارە زۆرەی وەرگین لەسەر ئاستی جیهان کە ئێمە شارستانین ئێمە حەزمان لە مرۆڤاتیە حەزمان بەڵام پێم وایە بە شێو لە شێوەکان مەسجەکە گەیشتووە دکتۆر دلاوەر ینی پێت وایە هۆکار چییە کە یەکێتی ئەوروپا بەم شێوەیە هاوکاری ئاوەرەکان دەکە ئایا پێی وایە دەوڵەتی عێراق لە توانایدایە بە تەواوەتی خەرجیەکان بۆ ئاوەرەکان دابین بکە؟ یەک لە بابەتەکان کە باسی لێوە کراوە لە کاتی مناقەشەکان بزە بدە ئەو بابەتی کە حکوومەتی عێراق وڵاتێکی نەفتیە وڵاتێکی دەتوانین بڵین دۆڵەمەندە یەکێتی ئەوروپا وەکو باقی کۆمەلگانی دەوڵەتی ئەرکەکەی بەس عێراق و ئەو ناوچێنیە ینی زۆر قەیرانیتر لە شوێنی جیهان ڕوودەدەن وە خۆشیان تا ڕادێک تا ئێستاش قەیرانی داراییان هەیە ینی ئەولەویەتی شەکانیان کە دابەش دەکەن هەموو تەرکیزەکان بۆ ئێرە نییە بۆیە ئەگەر عێراق هەڵسەنگین لەگەر شوێنێکی تر ڕەنگە وا فکر بکەنەوە کە ئێرە باشیش دەکەن ئێرە باشتر دەتوانێت خۆی ئەو چێشێت تا ڕادێک چارەسەر بکە بە تایبەتی کە باز دەکەین باسی بەغدا ئێمە هەوڵمان داوە لەسەر مەسەلەی ئاوارش کە باسم کرد هەوڵمان داوە ئەو پەیامان پێ بگەینین کە ئەو خەڵکی کە دێت بۆ ئێرە ڕاستە بە پێی پێناسینەوە دەوڵەتی ئاوارن لە ناوخاچی یەک وڵاتدا لە سنووی چارچوە یەک وڵاتدا ئاوارە بووینە وە پەنابەرنین بەڵام لە پراکتیکدا لە ڕێی عەمەلیوە ئاوارە نین چونکە کەسێکی عەرەبێکی سوننە کە دێت بۆ هەرێمی کوردستان دێتە شوێنێکی تازە دێتە لە ڕووی کولتوری لە ڕووی مێژوو لە ڕووی زمان لە زۆر جیاوازە لەو شوێنێکی لی بەڵام لە هەر وڵاتێکدا ئەگەر هەر ڕووداوێکی ینی نائاسایی ڕوو بدە ئەگەر لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش بیتن ینی زۆر جار دەبینی ڕووداوی نائاسایی ڕوودەدا هاوکاری نێودەوڵەتی دەکرێت بۆ ئەو وڵاتە ینی ئەمە ڕووداوێکی پێدوایە ئاسایی بیتن ئاوارە بوونی ئەو هەموو ملیۆن ئاوارەیە نەخۆی ئەمەش فشارمان خستوتە سێران نەکەروکو نێراتی لە کاتی هاتنیشان بۆ ئێرە و لە کاتی ئێمە تقریبان لە 2 ساڵی ڕابردوو 15 شاندی هەرێمی کوردستانمان بانگشتی یەکێتی ئەوروپا کردو بۆ لە نزیکەوە لەگەڵ بەرپرسانی یەکێتی ئەوروپا ئەو پەیامە بگەینن و مناقەشەوە بەوردی بکەن و باشش کراوە و پەیامەکەش زۆر بەوازعی گەیشتووە و ئەوانش قبولی سەر حکوومەتی ناوەند بۆ ئەوەی ئاوکاری ئاوەرەکان ئەوان ناتوانن وەکو لایەنێکی دەرەکی فشار بێخنە سەر حکوومەتی ناوەند بەس ئەو بابەتیان لەگەڵان باس کردووە ینی ناشارنەوە و لە کاتی سەردانەکانیشان زۆر کە دێن بۆ ئێرە سەردانی بەغداش دەکەن و لە کاتی باسکردنی هەرێمی کوردستانی دەستخۆشی وەکو جەنابی پارێزگای ئاماژی پێکرد دەستخۆشی لە هەرێمی کوردستان دەکەن کە توانێتی بەو ئینسانیە گەیشتووە بەڵێ بێگومان ئەو مەسەجە گەیشتووە و ئەوە یەک لە کارتە هەر بەهێزەکانەکە ئێستا شانازی زۆر گەورەی بۆ هەرێمی کوردستان لە پاڵ ئەو قارەمانی پێشمەرگەکە نێواندوێتی هەرێمی کوردستان سەرڕای ئەو قەیرانێکە تێدایە دەواازی خۆی کردو باوەش خۆی کردو نەتەنیا هەر بۆ عەرەبە سوننەکان بەڵکو بۆ هەموو کەمینەکانی ترەوە کە ناتوان لە شوێنەکانی تر پێکەوە بژین بەڵام لە هەرێمی کوردستان بە ئاشتی و بە ئارامی پێکەوە دەژین و هەرێمی کوردستان جەوشی دروست کردو ئەتمۆسفێرشی دروست کردووە کە ئەو خەڵکە وەکو بڵێ ئەوەی لێک قبولکردن و لێ خۆشببوونیشی بەرامبەر بە یەکتر هەبێ و هەمووتان بتوان هەمیان بتوان پێکەوە کۆبنەوە ئەو شانازشی گەورەیە بۆ ئەو سیستەمی هەرێمی کوردستان و بۆ ئەو دەستکەوتشی گزار گەوری سیاسی زۆر باشە دیارە بە پێی زانیارەکان دانیشتوانی پارێزگای دهۆک لە نێوان 800,000 کەسێک دەبێت و ڕێژەی هاتووی ئاوارەکان و پەنابەرانش لە سنووری پارێزگای دهۆکدا زیاتر لە 700,000 کەس دەبێت چاوەڕێ دەکرێت لەگەڵ تەواوی ڕزگارکردنی پارێزگای نینەوە ئاوارەی دیکە ڕوو لە پارێزگای دهۆک و پارێزگاکانی دیکەی هەرێم بکە ئێوە دەتوانن پێشوازی لە بڕێکی دیکەی ئاوارە بکەن یعنی وەکو پارێزگەها دهۆکێ بەشێک حکوومەتە هەرێما کوردستانە بەردەوام کۆمبوون هاتی نەکردن لجنەیەک سەر ئاستی باڵا هات بۆ دروستکردن نینەراتیت یعنی نینەرێت حکوومەتە هەرێما کوردستانە گەل نینەرێت حکوومەتە فدرال گەل نینەرێت باڵا و بەرپرسێت باڵایەت یوئێنێ کۆمبوون هاتی نەکردن بەری چەند هەیڤە و بەردەوامی ئەف کۆمبوونە پلان هاتیە دانان 5 موقع و جه هات بوونە دەستنیشانکردن و کەمپ لێ بێنە دروستکردن هەر 5 موقع سنووری پارێزگەها دهۆکێدا بوون ئان ئەو دەڤەر بوون ئەوێت و تەعاملی گەل دهۆکێتیان هەر بگرەش حەسەن شام و خازر حتا تێە زێلکان چیە مەقلوبی نزیکی باشی شێخان زمار و بەشێکیش تولسق کەواتە ئامادەکاری هەیە ئامادەکاری مەیەکردین 6 کەمپ ژێر چێکردنێنە نزیکی 17,000 خێمانە
احتمال بشه حتی نزدیکی 80 حتی 100,000 کس بکتن لقناغ یکم و اگر یارمتی بهت دان احتمال هم بشین زیده تلوالگیرین وكم بحث ليكر أركك مروفاتية دو أم مجبورين رغبتا جواكي نيف دولتي سر هندك ودرجه بينا فكر النهي نگرتن دلاور باشتر زانيتن كردستان اگر درجه خوب برانبري وان آوارا بگريتن كارتكرنه که سلبي و نيجاتيف خراب ده دستالاتي هرمنية درجه نه بجين دستالات نينه دستالات ما ده هم شش روی امني و آسایش شت ريكي بگريت درجه نفكت بس خرابه بو سمعتها هرمه بو خلقی کردستانه بو او ری شارستانی جوان مدای دنیا کو الویلای پشمرگه پارزگاریش هرما کردستانه و او خلقی آواره بود ویلایجی خلقی که زور موال گرتی کو میلیون و تشتکی باش گرانوی آوارکان لدهاتودا دبیت گرفت زور زرده گوتره دموگرافیا باوی هاتنیش زوری شماره آوارکان خریک دموگرافیا هرمی کردستان بگوره لکاتێک دا کە ئەمڕۆ پارێزگاری مووسڵ لەم کۆنفرانسەدا باسی کرد کە ینی دەرفەتێکی ئەو تۆ نابینن لە حکوومەتی ناوەند جارێکی دیکە پارێزگای نینەوە شار و شارۆچکەکانی ئاوەدان بکاتەوە کامەران ئەم هیویدارین و خراپکردن و وێرانکردن و دەمار سنتەرێ پارێزگاها میسلێ زۆر نەبێت چکو هەکەر زۆر بێت دی گەلب زەحمەت بێت بۆ هەرێما کوردستانی قەنەعەتی بوان ئاوارا بکات بزەفرنەوە و دژمارەکە زۆر ئاوارە بێت دەبێتە کارەساتێک بۆ کوردستانی و بۆ خەلکی پارێزگاها میسلێژ ئەس هیویدارم و وێرانکاری کێم بیت دوو ڕاستیژی من پەنالێژی داگوت vêgavêjî ez dibêjim bername zivrandina seqamgiriyê ku bi Ingilîzî dibêjne stabilization bernameyê UN ye hikûmetê û welatê dunyayê li gel şûltiyen bernameyekê bêserûber e yê lawaz e rast e plan hene layê tîyorî ve wekû jimare wekû nivêsîn behs lêtiyen bes kiryar û kirdar kême bû nimûne cihên wekû sinûnê wekû zimar wekû rebî'a ev Tullisqof ev Başîk ev Qereqûş ev Bertilla hemû rizgar bûn eger karek tê da nehête kirin ez neşêm daxwazê şwî awareyê kem ku şixîvetê derkevit biçte Qereqûş an biçte Bertilla کەواتە گەڕانەوەی ئاوارەکان بە زەحمەت زۆر giring e حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بە جدی فشار لەسەر کۆمەلگای نێو دەوڵەتی بکە لەسەر حکوومەتی عێراق بکە کە پێداویستی سەرەکی لەو شوێنانە دابین بکرێت بۆ ئەوەی ئەو خەڵکی قەنەعەتی پێ زۆر باشە مەسەلەی ئیدارەی دوایی داعش لە پارێزگای نینەوە کە بە شێوەیەک لە شێوەکان سنووری پارێزگای دهۆک و نینەوە بەیەکەوە زۆر نزیکن و کۆمەڵک کێشەش هەیە کە پەیوەندیدار بە مادەی 140 دواتر قسەی لەسەر دەکەین دکتۆر دلاوەر ئەگەر یەکێتی ئەوروپا و کۆمەڵگەی نێودەوڵەتی ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی لێوەکەن ئەو ینی تا ڕادەیەک بێخەم بن لە خەم و گرفتی ئاوارەکان بەڵام سەبارەت بە شنگال ئەوان هەڵوێستیان چۆنە بۆ نمونە وەکو دەبیندرێت لە ڕووی بیناسازیەوە ئەنی شنگال هەم شارەکەی هەم دەوروبەرەکەی بە تەواوەتی ڕووخاوە ئایا ئەوان پرۆژەیان هەیە بۆ ئەوەدانکردنەوەی ئەو ناوچانە؟ تاکو ئێستا پرۆژێکی کۆنکریت بەتایبەتی لە ئاسیەتی ئەوروپا لە بەردەست نییە بەڵام ئەو بابەتە باسی لێوە کراوە هەم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەلایەن ڕێکخراوەکانی کە لێرەی ژەکەن ڕێکخراونە دەوڵەتیەکان و هەم لە کاتی سەردانی خۆیان بۆ ئێرە ئەوە خاڵەکی زۆر زۆر گرنگە بەنسبەت وڵاتانی یەکێتی ئەوروپا لەبەرەوەی ئەوەی کاکپەرات باسی کرد ئەو ئاوارانی کە لێرە ناگەر بێت و تۆ پلانێکرد نەبێ و ئەوان ئومێدیان نەبێ بە گەڕانە بۆ شوێنەکانی خۆیان کە ئەوە ئەرکیتە حکوومەتی هەرێمی کوردستان و توان بڵێم هەتا عێراقیش بە تێنانە ئەو خەڵکە حتمما حەول دەدا شوێنێکی تر بدۆزێتەوە و یەکەم ڕێگاش ئەوەیە کە بەرەو تورکیا دەڕات و بەرەو سنوورەکانی وڵاتانی ئەندامێژێتی ئەوروپا دەڕواوە ئەوە دەتوانین بڵێ مەترسێکی یەکجار گەورەیە بۆ سەر سەقامگیری یەکێتی ئەوروپا لە بیرمان نەچێ لە کاتی هاتنی بەلێشاوی ئاوارەکان و پەنابەران بڵێن ساڵی ڕابردوو بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا یەکێک لە سەبەبە ڕئیسەکانی کە بەریتانیا خەڵکی بەریتانیا بڕیاریدا کە لەگەڵ یەکێتی ئەوروپا نەمێنێت ئەوە بووکە مەترسیەوە هەبوو بە پێی ڕێنماکانی یەکێتی ئەوروپا دەبێت ئەو خەڵکە دابەش بکرێن بەسەر وڵاتانی ئەندام مەترسیەوان هەبوو کە بێن بۆ ئەوێش و لەبەر ئەوە بڕیارەکە لەگەڵ بۆی ئەو کارتێکی زۆر بەهێزە کەمەوە لە هەرێمی کوردستان دەتوانین بەکاری بێن یان باسی لێەوە بکەین یەکێتی ئەوروپا ینی دڵنیان نیم ئەڵمانیا بوو یاخود ئەڵمانیا بوو ینی گەرنتی وەرگرتنی
ئەگەر پێم وابێت کەنەدا بوو گەرنتی وەرگرتنی کوردانی ئێزدی لە وڵاتەی قبول کردبوو و تیمێکیشی ناردبوو ینی پێدوانە چارەسەری کێشەکان لە نێو خاک و لە شوێنی بابوو باپیرانیان دەبێت نەوەک بە ئەوە پەناهندەی بێگومان ئەوە بۆچوونی حکوومەت هێرمی کوردستانیشە و لە هەمان کاتیشدا بۆچوونی زۆربەی ئەحزابی سیاسی وڵاتانی ئەنداملێشێتی ئەوروپایە کە پێیان وایە لە جاتیەوەی کە تۆ ڕێگا خۆش بکەی خەڵکەکەی بێنی بە وڵاتی خۆت ئەرزانتریش تەواو دەبێ و کێشەکانیش کەمتر دەبن بچی لەو شوێنێکی لێ هاتوون کێشەکان چارەسەر بکەی و هەوڵ بدەیت کە لێوێ بمێنەوە ئەوە لە پرۆگرامی زۆربەی عزابی یەشێتی ئەوروپا وڵاتانی ئەنداملێشێتی ئەوروپا و لە بەنامەی خودی یەشێتی ئەوروپاشدا هەیەەوە وەکو تئۆری وەکو پرۆگرام و زۆر لە وڵاتانەشان وڵاتانی ئەندام کە دراسی ئەو بابەتیان کردووە بەڵام زۆریش باز لەوە دەکری کە ئەو بابەتە دەبێت چاوەڕوانی ئەو بکرێت تا ئەو کاتی کە مەترسی داعش بە تەواوی لەو ناوچانە زۆر باشێتەوە. دکتۆر فەرهاد پێم وایە بەرەو تەوەری یەکەمی بەرنامەکەمان بەرەو کۆتا دەڕوە دیارە هەر لەم کۆنفرانسەدا زۆربەی نوێنەرانی پێکاتەکان کە بەشدار بوون لە پارێزگای نینەوە ئاماژەیان بەوە دەدا کە ئەوان دەخوازن بە تایبەت لە دەشتی نینەوەدا لە سنووری یاخود لە ژێر پارێزگاری هێزەکانی پێشمەرگەی کوردستان بمینێنەوە. پێتان وایە ئەمە پرۆژەیەکە دەبێت بەواقع لە داهاتوودا لە کاتێکدا هەندێک لە ینی دژی ئەم پرۆژێ دەوەستێتەوە ینی کامەران vێت بیتە واقع نینەوە و عێراق بەری 2014 و ئەڤرو نامنیت وەکو خۆ یان عێراق دە تووشی شەڕێکی دیە مەزم بێت ناوبەراشی عاوسنا سەردەسەڵاتێ و لامەرکەزیەتێ و ئایندێ سنا دێ چ بتن یعنی ئەوە دوو پارێزگەها نینەوە بێگومان وێت گۆڕانکاریەکە مەزن سەردابێ شڕویە سیاسی شڕویە ئیداری شڕویە یعنی وێت ئەوە بهتەکردن ڕاستیژی وەکو پارێزگەها دووکە حکومەتە هەرێما کوردستانێ طرفێکی بهێزین وی بابەتیدا چونکو سنوورێتمە هەم ئەمنیەتە کوردستانە هەم ئەمنیەتە پارێزگەها دووکێ ئەم نەشێن دەستیش تولسقۆف بەردەین ئەم نەشێن دەستیش زمار بەردەین ئەم نەشێن دەستیش ڕەبیعە بەردەین وەکو جەنابێ سەرۆکیژی ئیشارەت پێدای ئەف جهە بخینە پێشمەرگەیە هاتینە ڕزگارکردن و هەم عمقێکی ئەمنی و استراتیژی هەرێما کوردستانەیە ینی پشتگوێ خستنی حکوومەتی بەغدا لە کێشە و گرفتەکانی ئەو ناوچانە پێتان وانییە ئەمە دەبێتە کارتێکی باش لە دەست حکوومەتی هەرێم لە کاتێکدا هەم بە ماڵی هەم بە گیانی ئەو ناوچانەی پاراستووە ینی من پێ باشە ئەم وەکو حکومەتە هەرێما کوردستانی پشتەوانیە کەمینا بکەین تایبەتی مەسیحی شەبەک کوردین ئێزدی ئەم بێژین مافێ چارەنووس بووان بتن ئەو چارەنووسی خۆ بڕیارە لەسەر بدەن ئەگەر مەسیحی بوونە ئۆتۆنۆمی بوونە پارێزگا حتا پێشنیارە هەردوو برایەت نجێفی ئوسامە هەرێمکردنا نینەواژی تیمالەت بەرژەوەندی هەرێما کوردستان ئێوە بەو پێی کە لە پۆستی ئیداری لە پارێزگای دوهۆک وە لە تەواوی پێکاتەکانی ئەو ناوچە نزیکن پێتان وایە بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئەو پرۆژەیەدان کوردên êzdî bi tekît û ev pêşniyara cenabê serokî bû ji gel rizgarkirina şingarê ku şingar bibîte parêzgeh mesîhî deşta neynewa gel şebek karekî baş e bibîte parêzgehek û neynewa jî bimînît wekû parêzgeh efersê parêzgehe bibine herêmek jî ihtimalet berjewendiya Herêma Kurdistanê da bit eger biryara wan jî ew bit bibine beşek ji Herêma Kurdistanê pêdiviye rêzil biryara wa bête girtin شلایمەوە و حکومەتە عێراقی و جوواکی نیو دەوڵەتیش دکتۆر فەرهاد ئەمین پارێزگاری دهۆک زۆر زۆر سوپاست دەکەین دکتۆر دلاوەر ئاژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی ئەوروپا زۆر زۆر سوپاست دەکەین بینەرانی بەڕێز دەچینە ناوبڕێک و دواتریش باسی ڕۆژ بەردەوام دەبێت جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە کێشە و گرفتەکانی نێوخۆی هەرێمی کوردستان چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری و بازدە و بژاردانە دەکەین کە هەرێمی کوردستان دەتوانێت هەنگاوی باشتر لەم بارەوە بەهاوێژێ بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە بەڕێز جەمال کۆچەر
ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەروەها بەڕێز عەلی هاڵۆ ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم پێم باشە لە بەڕێز کۆچەرەوە دەست پێ بکەم. بەڕێز کۆچەر دیارە لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قەیران تێپەڕی سەرەرای قەیرانە سیاسیەکان. ئەم هەنگاوانەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا ناویەتی بۆ چارەسەرکردنی قەیرانەکان لە ئاستی پێویستدا بووە؟ زۆر سپاس ناوێ خودێ مەزن و دلۆڤان دیتەنا من قەیرانێت کوردستانê du curn cureke hey navxwîne em sebebê twîne curek jî hey derekî ne wekî şerê Daeş çêbûye wekî aware hatîn evêt derekî çareseriya xwe ya hey evêt navxwî çareseriya xwe ya hey Şwan pengavêt hatîne havetin bo evêt navxwî dîtina min hiç pengavekal astê metlûb nehatiye havetin çunku eger te bivêtin teqîma her pengavekê bikey pêtiviye berhemê wê ji verêja wê çi jê çêbû bo nimûne pengavek hata havetin ku şerê gendeliyê bête kirin bisyar ve ye derencamê vî şerê gendeliyê çi bû باشە ینی من دەپرسم پێت وایە ئیرادەیەک هەبێ لە نێوان حزبەکان بە شێوەکی گشتی بە تایبەت حزبە ناکۆکەکان کە زێدەتر مەبەستم لە بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستانە ئیرادەیەکی ڕاستەقینە لە هەردوو حزب دەبینی کە بەیەکەوە ئاش ببنەوە؟ جارێ ئەم وەک کوردستان ئەم ما پێویستیا دو تشتێت یەت سەرەکی و یەت گرنگێت هەین یا ئێکێ ما پێویستیا سەرکردە هەندێک جۆری سەرکردە هەی کو فعلا هاوڵاتی شعورێ بکەتن سەرکردێویە خودانێویە جهێ بابیە جهێ جافلێکردنەیە جهێ ڕەمزاتیەیە حتان و کە ئەvێت هەیە خۆ نەئینایە vî astî ku hemî kesel mala xwe hemî kesel mala xwe hejêkirneka taybet بەڵام زۆر جار ببوورە من ناچارم پرسیار بکەم بۆ نمونە ئەگەر تەمەشای هەڵبژارنەکەی سەرۆکایەتی ئەمریکا بکەین لە نێوان ترامپ و هێلاریدا ینی ترامپ بە دەنگێکی کەم توانی لە پێش هێلاری بکەوێ ینی مەرجە هەموو هاوڵاتیە ئەو سەرۆکەی خۆش بوێ جارێ ئەس نابێژم مەرجە بەس یا ئەزت بێژم vêt hemiyan mitmane pê hebît bawerî pê hebîtin ku ew pengavê têne havetin el astê کێشێنە ئەستێ هیڤێنە بەڵام تەواوی حزبی دیموکراتی لە ئەمریکا بڕوایان بە بەرنامەی کۆماریەکان نییە لە ئیدارەدانی وڵات دەینەوێ نقطەی جاری ئەس تەمام بکەم نقطەیەکی ما پێویستیا پێ هەیە ئەف سەرکردێت هەیە وێ متمانێل دەف هاوڵاتی پەیدا بکەن ئەگەر چ نەبیتن داز جوابە بەرسڤاتە بدەم تە بەسی ترامپی کرد تە بەسی جمهوری کرد على الأقل جمهورية باورية كامكما بسروكي خوهي على الأقل جمهورية كامل قناعته هي كو اف بينغافتين هافتن همي درستن و فريجا ويجي يفايده جت يعني كواتتو يعني روشي باشوري كردستان لو دبيني ك سروكينيا ازمي بسركرديه لا ما سركرديه هين بس افرو كم متمانن بين قيادات السياسيه يتصاحدا وناف بين جمهورية اف متمانن ما بيتفيا بينغافا ايكي ام في متمانه بزفرين بلام اما نقطه ايكي بلام او متمانه شلون دقريتها دقريتها بدو تشتا يا ايكي اراداك بحس هبيتن كو اف تشتي ولا يكري متمانه مينتن جار سر بيتكرم بنمونه ام هميت زاني بقرش سروك وزيري وبقرش وزيري وبقرش مدير عامي وبقرش حتى موظفة الدائرة ده همي جملة تزانن جندلية هاي وهمي جي تزانن كيريا جندلية هاي كيا جندلية كات باش ها زور جرسري نائت كرن بسم الله برس علي هالو باسمان لجندلي كرت مسألة جندلي جد لو برسانة كبراستي يعني أمان لخمي هاولاتي ده هاولاتي زور خم بوونی گەندەڵی و لێپرسینەوە لێ پێچینەوە لە دۆسەی گەندەڵی ناکرێت لە کاتێکدا وەک دەزانرێتن هەوڵی چاکسازی شەیە
ینی پێ وایە بە بارودۆخێکی وهای ئێستادا کە شەڕی داعشە دەکرێت چاکسازی لە بواری گەندەڵی بکرێت؟ بله قەیران باشترین دەرفەتە باشترین دەلیڤەیە بۆ چاکسازیە بۆ خۆ هەڵسەنگاندنێ بۆ هەندێک و دەسەڵاتە سیاسیا کورد دام و دەستگایên کوردستانê خۆدا بچن di hukmraniya 25 salê borî da destkeftiyê gelek baş hebîn karê baş hatîne encamdan lê nabit em bên bez behsê başiya bikîn ew kê masiyê van 25 sala da û ev rûke jîl gel qeyrana serekî mamostayê jî behs kir du corin eva ji derve ku Iraqê bû cê Kurdistanê birî Daeş hatina aware ev beşekî wê lê beşê herî giring qeyran sebebê navxwî biye nebîna îdareyeka baş nebîna sîstemekê serdemiyane من لەگەڵ هەموو قسەکانی جەنابتانم کە ینی زۆرینە لەگەڵ ئەوەن لە ڕابردوودا هەڵە هەبووە بەڵام پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ئەگەر ئێمە بەدەر لە دروشمی سیاسی قسە بکەین بە واقعی لە کاتێکدا شەڕی داعش هەیە و دوژمنێکی سەرسەخت لەسەر سنووری هەرێمی کوردستانە بەم بارودۆخی کە ئێستا هەرێمی کوردستان پێیدا تێپەڕ دەبێ ئایا دەکرێ شەڕی گەندەڵیش هاوشان لەگەڵ شەڕی داعش بەیەکەوە بکرێ؟ هاوشان ûlpêştir û gelek girîngtir û gelek pîroztir e jî çunkî eger em şerê gendeliyê nekin em kêşê xwe yê siyasî û yê aborî û yê darayî neşên çareser bikin em dest bi çaksaziyeka binêretî û durust nekin di şerê xwe yê ji derve jil gel dijmina em dê tûşî kêşe û gîr û giriv bîn rast e Daeş şerekî gelek mezin e تأثیرک gelek mezin kir qehremanê gelek hêja me ji dest dan maddî û meعنewî zararekî gelek mezin mekeft lê ev dîsa dibêjin baştirîn delîveye bû çaksaziya çunkî hebîna qeyranê gelek welatên pêşkeftî gelek welatên bivên bi rastî berevpêş ve biçin geşeya aborî bikin qeyran yedkirîn وسیلەیەک بۆ گۆڕینن مازن بۆ پێشکەوتنی بەڵام دەتوانی نمونەیەکم بۆ بهێنیەوە لە چ وڵاتێکدا لە حالەتی جەنگدا بووە چاکسازی لە بواری گەندەڵی کردووە توزانێک کا کامەران سەردەم gelە ژێک فەرقن ئەگەر حتا 1945 ئەم بێن بەحسێ نەتەوە و دەولەت و پێشکەوتنی بکەین تنێ پاراستنا سنوورە هەبینا لەشکەرێکی ڕێگوپێک کافی بی به هنده تو خودان دولت بی لی پشتی هنگی خواستند وان 20 سالا دا گهورین دی تو چاوا دیشه خدمتگزاری ها پیشکش بکن تو دی چاوا شه خلکی راضی بکن تو دی چاوا شه عدالت کمالایتی برقرار بکن چاوا قانون سردست بد چونکی اویتا همی بیگ و هاریکارم به هنده که تو شرع خدا هم بر دشمن خواه هم بر داگیرکر خواه سرکفتی تبید باشه اگر نهشتنی گندلی یەکێک لە کلیلی چارەسەری قەیرانەکانی هەرێمی کوردستان بێ کە بەشێکە پێم وایە ینی بە پێی ئامارەکان بەڕێز کۆچەر لە دوای وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی پێشمەرگە دێ دەکرێ پێشمەرگە ئێستا لە بەرەی شەڕدایە تۆ بەرپرسێک بینی کە بە خوێنی خۆی بەرگری لە کوردستان کە بانگی دادگا بکەیت و پێی بڵێ تۆ دۆسەی ئەوەت لەسرە ما دو جورة جندلية الكردستاني هاي ما يتهين بنديوار كو أصلا وجود نينه وأو يبويا ريجر كو أو أفريقيا خناوي تتاريتن راتبوي موچوي تأخير بيت كيم بيت نانيب درستينه جهته ما أو هاي ما هاي أفريقيا بيشمرجه ونان يبوتي تصرف كرن گوشتا برنجة همي تفاصيل بس تهرس احكي أو برنجة بوتشيت او كميا گوشتیا بوچیت ربعویا یا بوهاتیا صرف کرن اذن اوا کواتا پیتان وای دکره لاستادا بله بکره چاکساز ما دو جوری چاکسازیت هین بو گندلیه ما یا هی جاریم راوستینین و ما یا هی ام دست بکن کو دستین جاها چندین جار ل پروگرامی باسی روش ئاماژەیان بەوە داوە پرۆسەکە پێویستی بە چەندین ساڵە درێژخایەنە پرۆسەیەک نییە بە هیڤەک چارەسەر ببی ديتنا من اخفتنا كحزبيه بترشيا بەڵام سەرۆکی دەستەی نەزاها لە حزبی شوعیە نەپارتیا ئەسنە بەحسی جەنابێ ڕێڤە بەرێوی دەستگەهیت کەم بەس ئەس بێژم
وەکی ئەس تێم سەر تەلەڤزیۆنێکێت بژم نیڤە کامۆچە خۆرت من بندیوارم ئەvê چ پێ دەوێتن بەڵام ئێستا ئەوە چارەسەرکەم پرۆسەی بایۆمەتری لە ئارەدا تمام ئەو پێنگاوێکە ئەو پێنگاوێکە یا دوێ ئەvە نقطەیەکیە و تا بەحسی ڕێک چییە ڕێگا دوێتە گوتی لەگەل شەڕێ داعش خۆ ئەگەر ئەم بین ئێکش ئەگەرێت داعش پەیدا بووی چ بوو ئێکش ئەگەرێت داعش پەیدا بووی گوجەیشەکە ملیارە دۆلار لێ هاتیە سەرفکردن چەند دقیقەیەکەدا چەند سەعەتێکە خۆ نەگرتی ئەگەرێ وێ سەرەکی دوو نەوعیت گەندەلیە بوون گەندەلیە ڕێڤەبرنا ئەلمیسلۆوان دەڤەرەت هاتەکردن و گەندەلیات نافوێ جێشە بۆ ئەلوێرێ ڕێڤەبەری گەندەڵی ئێمە بە ڕوونی بکەینەوە ینی پێناسەیەکێ بازدەوە دەکا کە هیچ حزبێک لەم کوردستانەدا ناڵێم بە وەکو حزب بەڵام ئەندامانی حزبەکان چ لە بەرپرسان چ لە کادیرانی لەوە دوور نییە گەندەڵی نەکردبێ ینی دۆسەی نەبوو بێ ینی هەموو حزبەکان لە شکستەکان و لە سەرکەوتنەکانی ئەم هەرێمەدا ینی بەشدارن کەوایە ینی دەبێ گەندەڵی ببێتە هۆکارێک یعنی بارودۆخی نێو هەرێمی کوردستان ئاسایی نەبێتەوە لە کاتێکدا هەموو حزبەکانیش لە حکوومەت بەشدارن یعنی ئەس نزانم پرسیارە دەف منە غەریبە چاوە ئێشێکی ناوباژێڕێکی بەڵاوە بیت توێژی چارەسەریە vê ئێشێ ئەم چارەسەرکەین civakî têk naçîtin گەندەلی ئێشە کێ کر بیتن ئەو نەمۆیمە جارێ me du rêkêt heyn em vêtin ewlan heddekî بۆ بدانێن bêjîn vêrê bes e çunku hawlatiyê me nan nîne bixwe بەڵام پێت وایە کەسێک هەبی دژی ئەوە بێ کە گەندەڵی بەردەوام بێ ینی پێت وایە خەڵکانێک کە بێت بەرگری بکەن لە نەبوونی گەندەڵی لە چاکسازی و خەڵکانێکی شەبێ هەوڵ بدا گەندەڵی بەردەوام بێ لە هەرێمی کوردستان ئەس نابژمەتە یەت هەین هەوڵ بدەن بەردەوام بیت بەس ئەس بژمەتە هەوڵێت درست نەهاتینە داون کۆ بێتە ڕاوستاندن زۆر باشە ئیرادا ڕاوستاندنێ دەفمل کوردستانê گەندەلی وەکی vê کارە بێیە زۆر باشە تدوێتن دێ دقیقێدا ڕاوستینی تا vê دقیقدا دێ هێلیە بەردەوام بەڕێز علی هاڵۆ ئێوە پێم وایە ئەندامی لیژنەی دارایی و ئابوورین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر سامانە سروشتیەکان بەڵێ کەواتە زانیاریتان لەسەر دۆسەینەوت هەیە بە شێوەک لە شێوەکان ینی بێئومێدیەک هەیە بێئومێدیەک دروست بووە لەلایەن هاوڵاتیان تا ڕادێک لە میدیاکان ئاماژە بەوە دەدرێت کە ینی ئابووری کوردستان نەخۆش کەوتووە و ئایندەیەکی گەشی لە پێش نییە لە کاتێکدا چەند ساڵێک بەر لە ئێستا هەرێمی کوردستان باشووری کوردستان بە زەنگینترین ناوچە تا ڕادێک لەو ناوچەی هەژمار دەکرا پێتان وایە ئەمە سیاسیە ئەو بێ ئومێدکردنیان لە واقعدا ئابووری کوردستان بەم شێوە نفت مەلەفێک استراتیژی گەلە گرنگە نەبتنێ و داهات 95 سەدەی داهاتی کوردستانی و عێراقیش نفتێت تێت هەروسا ئامرازێکی سیاسیە نەبتنێ کوردستانی هەمی وڵاتی دنیای ئەگەر ئەف مەلەفە درستی هاتبووە ئیدارەکردن ئەگەر شەفافیەت مەلەفا نەفتێدا هەبا ئەگەر ئەو داتا و زانیاری ئەوێت هاتن بەحەزکردن و دان ڕاست و دروستبان ئەگەر شێوازێکی زانستی سەرێ مەلەفێ کار هاتباکردن ڕەوشا کوردستانی دا گەلە ئەمە لە ڕابردوو بەم شێوەیە بووە لە داهاتوودا ئێمە باز لە ئایندە دەکەین باز لە دوای داعش دەکەین باز لە سامانی گاز دەکەین هەرێمی کوردستان دەتوانێت لە ماوەیەکی کەمدا لەسەر پێی خۆی بوەستێ ئەگەر نۆکەژی چاکسازی بێت kirin gendelî bêt bin birkirin lê ez nergel mamostay me ku şev û rojekada gendelî dê çareser kirin hindekî şu an bû nimûne bin dîwar çend moçe ev tab'an karê çend rojekan ew divêt bêt encam dan şerê gendeliyê hinde wara da roj û heyva da dê çareser kirin bes beşekî wê tab'an lazim e sîstemekê tukme hebin lazim e kar li ser bêt kirin demekî dirêjtir pê divêt lê bê ku dest bi çaksaziyê bêdkirin bê bin birkirina gendeliyê em wêrê da serkeftî nabîn Kurdistan welatekî gelek dewlemend e nûke jî gor zanyariyê Wezareta Samanên Süriştî heyvaçûy 611 milyon
داهات نفتی بیا 600 میلیون جبلی ایت کو بو پالاوگه ها چوی جبلی نافخویی چند میلیون لیتر پانزینه چند گازوایل اوه همی داهاته اگر نوکه جب درستی کار سر بیت کرن ولگل داهاتی دیت کردستانه بۆ ئایندەیەکی باشتر بۆ ئایندە پێویستیمان بە چاکسازی هەیە دوا پرسیارم ئەوە دەبێت هاوکارانم پێم دەڵێن کاتت نەماوە ینی ئایندەی هەرێمی کوردستان چۆن دەبینن گەشت دەبینن ئەگەر ئیرادەکە ڕاستەقینە هەبیتن و ئەگەر قیادەکە یا ڕاستگۆل گەل خەلکی خۆل گەل ئاخا خۆل گەل کێشت کوردستانی هەبیتن ئەم یلسەر خزینەکە خودی کەرە مەڵگەلمەگیری چ عەردانینە تاکە جهێ کوردستان زێر العێراقی هەی کوردستانە تاکە جهێ هەمی نەوعیت معادنە لێ هەی کوردستانە بەری هەفتەیەکێ مە مدير عام مسحة جيولوجيا عراقينا أو خير وخيرات الكردستان هين النيفكا کەواتە لە ڕووی ئابوووریەوە ئایندێکی گەشت چاوەڕێی هەرێمی کوردستان دەکات بەڕێ جەمال کۆچەر ئەندامی پەرلەمانی عراق لەسەر فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سوپاس دەکەین بەڕێز علی هاڵۆ ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاس دەکەین بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆشی بەبیرتان دەهێنینەوە کە ئەمڕۆ کۆنفرانسێک لە شاری دهۆک بەڕێوە چوو سەبارەت بە قەیرانی ئاوەرە و پەنابەران لە هەرێمی کوردستان ئەم کۆنفرانسە بە سپۆنسەری کوردستان 24 بەڕێوە چوو هەروەها بە سەرپەرشتی و ئامادەکاری دەستگای ئۆپن تینک تانک بەڕێوە چوو بمێنن بە خێر و